فەرموو قوربان ئەو شەوە من لەگەڵ خێزانم نووستم بەیانی هەستان لە ماڵێ نەماوە یعنی چی؟ یعنی خیانەتم لێ دەکەم لێک ژوور نووست بوون؟ قوربان ناڵێم لەگەڵی نووست بووم بەزەم لە ژوورێکەکە نووستم دوایە ئەوە بوو جیا بووینەوە کێشەیە بەس دەبی تاقیقێکی تەواوی لێ بکەین ئەوە هەروە بە ئاسانی تێناپەڕی قوربان دەبی مافی من وەربگرنەوە ئەمن کەڕامەتم چوو حەیام چوو حورمەتم چوو ئافرەتێک شەوێ بڕوە لەمە بە دوا پێم دەڵێن ژنەکەی ویستی بە دوو کەوتیە نا ئەتۆ ڕقەمی ژنەکەت بنووسە لێرە ئەمە تەلەفۆن لەگەر دەکەین سڵاو ئاورێز نادر ئەها قوربان ئەها بێدەن دەتوانێت تا بنکەی پۆلیس بێت زۆر باشە چاوەڕێت دەکەین هیچ نییە شتێکی وان نییە دە باشە خواحافیز نەها قوربان بەخۆم و بە دوو برامەوە تەلەفۆنمان لۆ دەکرد لە دوو نێشەوە هەر جوابمان نەداتەوە کو تەلەفۆنی جواب داتەوە یعنی چی یعنی خیانەت نا وان نییە نابێ یەکسەر بڕیار بدەیت دەبی ئێمە لێکۆڵنەوە شتەوا بکەین پاش لێکۆڵنەوەی ئەو زە بەدیار دەکەوی خیانەت کردی یان نا باش قوربان باشە بەس هەست دەکەم خینەوەی من ئەتو هەندێک ماندی بەڵام ئەگەر ئەوە لێرە بێت منە ڕۆ تا ئەتو دەتوانی بچێ دەری آخر قوربان خێزانی خۆمە با من ژێرە بم ئەخر نابی قوربان دەمێت بزانم مۆزوع چییە دەتەوی کێشەکە هەڵبی فەرموو بردی قوربان تکات لێ دەکەم با لێرە بم کاکە نابی فەرموو وەردانش پڕدەی فەرموو بەخێر بێت زۆر سپاس قوربان ئەو پیاوەت دەناسی؟ بەڵێ قوربان هاوسەرم بوو تۆ ئەوشەو لە ماڵ بووی؟ بەڵێ قوربان لە ماڵ بوو لەنە پیاوەکە دەڵێ لە ماڵ نەبوو دەرچوو بووی قوربان دەری کردم ئەگەر نا لە ماڵەوە بووم ئەو تۆ دەرکرد؟ بەڵێ قوربان ئەو دەری کردم چۆن؟ ساعت 3 شەو هاتووە ماڵەوە زۆر سەرخۆش بوو ئەوەی خواردبەوە کە تەنانەت منیشی ناناسیەوە تر منیش قسەم لەگەڵی کرد چکە بێزار بووم لەو ڕەفتارانەی دەستی لە بەرز کردمەوە و کردمێ دەرەوە باشە تۆ بە ئارەزووی خۆشت پێ کرد یان بە زۆری؟ قوربان بەداخەوە هەڵبژاردەی دڵم بوو بەڵام خۆزگە لە سەرەتاوە ئەمزانی کە سەبابت ئاگادارە بۆ کێشەنگۆ؟ باوکم بەڵێ؟ نەخێر ئەدی لۆ پێت نەگوتیە؟ چونکە باوکم لەسەر ئەو کوڕە حاشای لە من کرد مەگری ئەو ئاوی بخۆوە ئەو ئاوی بخۆوە
ئەو شەو لەکوێ بووی؟ لە ماڵی پورم بوو. باشە سکاڵا لەسەر هەیە؟ بەڵێ قوربان. زۆر باشە. سیروان یوسف مولود ئەنوەری بنە تێست باشە تێستی کوحولی لۆ بکەن. خەبەرم دەنەوە. ئەتوو ژمارەی باوکت لێرە بنووسە دەبێ قسەی لەگەڵ بکەم باشە؟ ئاخری پێ ناوێت دەبی باوکت بێتە ناو چێشەیە چکە ئەوە شتێکی گەورەیە هەروە بە ئاسانی تێپەڕ نابی. بنووسە. ئێستا تەلەفۆن لۆ دەکەم. سڵاو کاک نادر. دەتوانێت تا بنکەی پۆلیس بێت؟ هیچ نییە. لە باش چاوەڕێ دەبی. خواحافیز. زۆر ڕاستە. ڕێژەی کەحوول ١٩٠ لە جسمی. ئەوە سەرخۆشە راپۆرتەکە دەرێ. فەرموو. فەرموو وەردانیشە. کچی من چ دەکەویە؟ فەرموو ئەمسە وەردانیشە خۆت سەخلت مەکە. کچەک پێم بڵێ تو چ دەکەی لێرە؟ باوکە. مامۆستا دانیشە پێویست بە گریان ناکە. باوکە جان یارمەتیم بە توخوا. باشە کچی خۆم باش. پێم بڵێ چ مامۆستا ڕوویدایە؟ دەریان کردە دەری لە ماڵە. بەڕاستە؟ ئاوە. ئایا پێم بڵێ چێ دەری کردیە؟ مێردەکەی. مێردەکەی؟ بەڵێ. ئەی خوایە. جۆمە دێ کچەک. جۆم دی. ئەمە چکانە لەسەر ئەو کابرایی دەنووسی. باشە؟ مەگیرێ کچم وەکی. بابت لە پشتە. تەواو هەموو شتە کۆتایی دێ لەمەو پاشە. دەمەوێت سکاڵای لەسەر تۆمار بکەین. زۆر باشە. ئێستا دەتوانن لە دەرێ لای مفۆس تاقیقەیە سکاڵاکە لەسەر بنووسن. زۆر باشە. کچەکەشم لەگە خۆم بەم. فەرموو. هەستە کچی وەرە هەستە. سەرمە ئیجازە. خواحافیز. کچی خۆم ئەگە دەزانی ئەو ماوەیە کە تو لێرە نەبووی چەند بە ئازار نە ڕۆژم ڕۆژ بوو نە شەوم شەو بوو. آخر کچەکە هاشاکردن لە کچی خۆت بڕیارێکی ئاسان نەبوو مندا بوو. بەڵام دەبوایە ئەو کارە هەر بکەم. باوکە گیان توخوا لێم خۆش بە. من نابووایە وا بکەم. من نەبووایە بە قسەی تۆم کردایە. داوای لێبوردنەکەم. ڕاستیان وتووە کاڵن ئەوەی بە قسە گەورە نەکات گەورەیەک نایەنێت. خوا بمبەخشە. ئێستا پێم بڵێ ئەتو ئەو یوسفەت دەوێت؟ باوکە ئەڵێ لە من تێناگەیت. من ئەگە جارێکە بمبرم سەیری ناکەمەوە. ئەی ئافرین کچەکەم ئافرین ئەوەیە کچی من. ئێستا یوسفەم لە وەرگرە هەر ئێستا. فەرموو باوکە. یوسف جۆ بگرە.
من نادرم ئەمەسمێنێ دەچمە دادگا و داوا لەسەر تەزیین دەکەم توش هەر کاتێکی تەبلیغ کرای وەرە کۆتایی بۆ خزمایە تێبینە باوکە گیان